سڵاوتان لەبێت وەم کاتتان باش سەڤان فەرمانتان لەگەڵە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ئەزموونی کوردستان. پێخۆشحاڵم کام ئەڵلقەیەم لەگەڵ گروپێکی زۆر جیاوازە. ئێستا کە ناوی شارەکەیان بڵێم هەر یەکێک لە ئێوە بەشی خۆی باگراوندێکی لە خەڵکی ئەو شارە هەیە و لە شارەکەش هەیە. میوانەکانی من ئەمڕۆ خەڵکی مووسڵن. بە خێرهاتنێکی زۆر گەرمیانەکەم بۆ هەرێمی کوردستان. ئەمڕۆ بەتەمام گەشتێکی جوان بە میوانەکانم بکەم بۆی کە ئەزموونی کوردستان لە ڕووی ئاوەدانی و پێشکەوتنەوە نیشانی میوانەکانم بدەم، چونکە ئێوە دەزانن مووسڵ بە چه کارەساتێکا تێپەڕیوە و تاوەکو ئێستاش نەیتوانیوە لەسەر پێکانی خۆی بۆستێتەوە. بۆیە میوانەکانم ئەمڕۆ زۆر تایبەتن، ئەزیزن لە لای من وەکو هەر میوانێکی دیکە کە لە شارەکانی دەکەی عێراقەوە دێنە هەرێمی کوردستان. ئەمڕۆ لەگەڵمان بن ئێوە لە ئەزموونی کوردستان بۆی کە بینەری ئەم ئەڵلقەیە بین و لە دیدی خەڵکی مووسڵەوە ئەزموونی کوردستان لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی پێشکەوتنەوە ببین. بێگومان کە پرۆگرامەکەمان دەست پێکا دوایەوە من زۆر خۆشحاڵە بم کە میوانەکانم بناسم کە لە ڕووی پیشەوە چ کارێک ئەنجامدەن، چون بۆ من زۆر گرنگە کە ئەو کەسانی سەردانی هەرێمی کوردستانەکان لە دیدی ئەوانەوە کە چۆن کەسێکن و چۆن تێڕوانینیان بەرامبەر بە ئەو ئاوەدانکردنەوە ئەو شارستانەتی کە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕۆژانە ئەنجام ئەدرێت چۆن دەبینرێت. بۆیە حەزەکەم جگە لە خۆم ئێوەش بزانن کە میوانەکانی من کێن، بۆیە هەموو میوانەکان ڕەنگە ئێستا وەرنەگرم لە درێژەی بەرنامەکە یەکەیەکە بیان ناسیم، بەڵام ئێستا چەندانەیەکیان وەرەگرم بۆ نمونە لەگەڵ ئەو بەڕێزە دەست پێکەم. یا أهلاً وسهلاً بك. تسلم. أنا بالكردي قلت أنا أحب من أبدي بالبرنامج. سڵاو لە تۆ بەیانیت باش. زۆر سپاس حەز دەکەم لە سەرەتای بەرنامەکەدا میوانەکانم بناسێنم، چونکە بۆ من گرنگە بزانم ئەو میوانانەی دێنە بەرنامەی ئەزموونی کوردستان چ کارێک دەکەن و پیشیان چییە. هم من يا شغل يعني يا شغل عندهم عملهم شنو لأنه مهم إنه دەمەوێت بزانم لە ڕوانگەی ڕۆشنبیری و تێگەیشتنی ئێوە چۆن دەڕوانە هەرێمی کوردستان. بەر لە هەموو شتێک خۆتم پێ بناسێنە. پیشەکەتم پێ بڵێ و هەستەکانتم بۆ باس بکە بەرامبەر ئەو میوانداریەی کەناڵی کوردستان 24 بۆ ئەوەی کوردێتی. قناة كردستان 24 ضيفكم هنا. سەرەتا دەمەوێت سڵاو و ڕێزی خۆم بۆ کوردستان و بۆ کەناڵی کوردستان 24 دەربڕم. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە لەم میوانداریەدا درێغیتان نەکرد. پێشوازیەکی زۆر گەرم بوو، هەموو شتێک زۆر نایابە. من چالاگوانێکی مەدەنی و مامۆستای پەروەردەییم. لە دیدی منەوە کوردستان شوێنێکی زۆر خۆشە و خاوەن پێگەیەکی گەورەیە، شوێنێکە گزارش لە خۆشگوزارانی دەکات. مكان يعبر عن الترفيه كلش. إذن کەواتە جەنابەت چالاکوانی مەدەنیت بە گوێرەی ئەوەی لێ تێگەشتم. ئەم کۆمەڵەی کە دواتر یەکتر دەناسین ئەوانیش زۆربەیان چالاکوانی مەدەنی و ڕاگەاندنکارن. بەڵێ وإعلاميين هم بي. ئەوە زۆر گرنگە کە لە دیدگای ئێوە ئەزموونی کوردستان ببینم لەو بارەیەوە بزانم. من الإعمار ومن أي شيء اللي راح نحكي بيها. فراح تبدأ ئینشاءالله هیوادارم چێژ وەربگرن و دواتر پێم بڵێن چۆن دەڕوانە بارودۆخی کوردستان. اللي شنو تشوفوها بكردستان. أكيد. بە دڵنیاییەوە ئێمەش دەمانەوێت شوێنە گەشتیاری و شوێنەواریەکانتان ببینین کە ئێوە پێمان نیشان دەدەن بۆ ئەوەی دواتر کۆمنتی خۆمانی لەبارەوە بدەین. بە دڵنیاییەوە ئێمەش دەمانەوێت ئەو باگراوندە بزانین کە لای ئێوە دروست دەبێت. بێگومان ئێمە تەنیا باز لە واقعە دەکەین کە لە کوردستان هەیە. تەواو سپاست دەکەم. بەڕێزی پەنا بەخوا لێرە گەشتەکەمان دەست پێ دەکەین، لە هەولێرەوە دەست پێ دەکەین و دواتر بەیەکەوە سەردانی دەرەوەی هەولێریش دەکەین.
بەڵێ بێگومان یەکەم وێزگەی گەشتەکەمان لە ئەشکەوتی شانەدەرەوە دەست پێک دەکات لە پرۆگرامی ئەزموونی کوردستان ئەم گروپەی کە ئەمڕۆ لە مووسڵەوە هاتوون حەزمان کرد بیان هێنینە جێگایە کە شوێنەوار و شارستانیەتی کورد و کوردستان نیشان دەدات لەگەڵ هەموو مرۆڤایەتی کە لێرە ئەشکەوتی شانەدەرەوە بێگومان لە ئێوە شاراوەنیە ئەم شتەکە هەمومان دەیزانین ئەشکەوتی شانەدەر چ شارستانێتێکی هەیە و مرۆڤ سەرەتایەکان و کونیان دەرتاڵەکان لێرە ئاسەواری ئەسک و پرووسکیان پەیدا کراوە و دەمانەوێت ئەمە نیشانی ئەم میوانانەیان بدەین کە لەگەڵمانن بەو پێیکە مووسڵیش یەکێکە لە هەرە کۆنترینی شارەکان و شارستانێتێکی کۆنی هەبووە بەڵام بەو جیاوازی کە ئێستا دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی زۆر بە شوێنەوارە مێژوویەکان دەدات و بەردەوام نوێژەنیان دەکاتەوە ئەو شوێنانش کە وەکو ئەشکەوتی شانەدەرن گرنگێکی تایبەتی پێدراوە بۆی کە زیارەتکارانێکی زیاتر و سەردانکەری زیاتر و گەشتاری زیاتر ڕووی تێبکە بۆیە دەچمە لای میوانەکانم بۆ ئەوانش کەمێک باسی لێوە دەکەم و لەگەڵان دەسەکەم بە گفتوگۆکردن چونکە یەکێک لە میوانەکانم شوێنەوار ناسەکە ئەمڕۆ لەگەڵمانە میوانە و لە مووسڵەوە هاتووە لەگەڵم. طبعا هسه اجينا فد مكان هو هم كجو طبيعه كبيئه جميلة مثل ما جينا انتو ئێستا ئەمە گەیشتینە ئێرە کەش و هەوایەکی خۆشە و ژینگەیەکی جوانیشی هەیە کاتێک لە ڕێگە بووین ئێوە پێچان گوتم ئەو ناوچەیە جوان و سەرنجڕاکێشە بەڵام جگە لە جوانیەکەی ئێمە لێرە ئەشکەوتێکمان هەیە کە مێژوەکەی کۆنە و دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا تۆ دەرچووی بەشی شوێنەواریت دەمەوێت باسی گرنگی ئەو شوێنەوارم بۆ بکەیت کە چەندە بۆ وڵات و ناوچەکە گرنگیان هەیە ئێوەش کە خەڵکی مووسڵن بە هەمان شێوە شارەکەتان مێژوویەکی کۆنی هەیە و چەندی شوێنەواری مێژووی لێیە أهمية هيجي أماكن من تكون فد بلد أو فد منطقة شنو أهميتها تكون ونقارنها ويا موصل لأنه موصل همنا فد مدينة كلش قديمة وبيها آثار قديمة. يعني سكينة العبد الله من الموصل خريجة كلية من ناوم سكينة عبد الله خەڵکی مسلم دەرچووی بەشی کۆلێژی شوێنەوارم هەڵبەتە ئێمە سپاسی سیاسەتی حەکیمانەی سەرکردایەتی کوردستان دەکەین بۆ گرنگیدانی بەناوچە شوێنەواری و شارستانیەتەکان و ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆیان ئێمە لە کوردستان ڕەوشتبەرزی و پارێزگاریکردن لە ژینگە و ناوچە شوێنەواریەکانمان بینی کە توانراوە سەرنجی گەشتیاران بەلایدا ڕابکێشن و گرنگی بە کەرتی گەشتیاری بدەن ئەشکەوتی شانەدەر مێژوەکەی بۆ 8,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە بۆ یەکەم جار لە جیهاندا ئێسک و پرووسکی مرۆڤی نیاندەرتاڵ لەو ئەشکەوتە دۆزرایەوە ئەو شوێنەوارە لە ساڵی 1961 کنەو پشکنینی بۆ کرا و ئێسکا پەیکەریەکە مرۆڤی نیاندەرتاڵی تێدا دۆزراوەتەوە هیوادارم کە حکوومەتی ناوەند و حکوومەتی خۆجێی مووسڵ پەیڕەوی ئەزموونی کوردستان بکەن لە گرنگیدان بە ناوچە شوێنەواریەکان پارێزگاری لێ بکەن و ڕێگری لە ناوچوونیان بکەن و زیاتر گرنگی بە ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بەلای ئەو شوێنەوارانەدا بدەن بۆی کە شاری مووسڵ بەرەو پێشچوونێکی زیاتر و زیاتر بەخۆیەوە ببینێت لە کاتێکدا کە بە شارێکی شوێنەواری دەناسرێت تەنانەت بە یەکەم شاری شوێنەواری لە عێراق دەناسرێت بما أنه هي تعتبر مدينة أثرية تعتبر حتى هي أول مدينة أثرية في العراق يعني معناتها کەواتە تێبینیەوەت کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە ڕۆشنبیری شوێنەوار ئەدەب هونەر هەموو ئەو بوارانە دەدات واتە تەنیا گرنگی با بەرەو پێشچوون و ئاوەدانکردنەوەی ناوخۆی شارەکان نادات بەڵکو گرنگی بە تەواوی بوارە جیاوازەکان داوە گرنگی بە شوێنەوار و شارستانەتەکەشی دەدات حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی حەکیمانەی سەرکردایەتی کوردستان تەنیا بیر لە ئاوەدانکردنەوە و بایەختان بە ناوخۆی شارەکان نادات بەڵکو ئەو گرنگی بە شارستانیەتەکەشی دەدات بەوەی کە شارەکانیش لەسەر بنەمای شارستانیەت و مێژوەکەی بنیاد دەنرێن ماشەڵڵا حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆر بە شوێنەوارەکان دەدات و شارستانیەت و کەرتی گەشتیاری بۆیە هیوادارم کە حکوومەتی عێراق و حکوومەتی خۆجێی لە مووسڵ ئەو ئەزموونەی ئێرە تاقیب بکەنەوە إن شاء الله أشكرك وهذا وجهة نظر ئەمە دید و تێڕوانینی تۆیە بۆ گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوچە شوێنەواریەکان وێرای سەختی ناوچەکە بەڵام ڕێگەکانی هاتوچۆ باشن
الطريق سلس وزين يعني من صعوبة المكان اللي موجود بەڵێ هەموو ئاسانکاریەک لێرە کراوە بۆ ئەوەی هەر کەسێ بتوانێت سەرکەوێت و ئەشکەوتەکە ببینێت. يصعد لهذه المنطقة الحضارية. بەڵێ بۆ ئەوەی کە بتوانێت بگاتە ئەو شوێنەوارە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارەی کردووە تەنیا بۆ ئەوەی کە ئەو کەسانەی حەز دەکەن ئێرە ببینن بتوانن بگەنە ئەشکەوتەکە. بۆ ئەمەش ڕێگەکە بۆی ئاسان کراوە شقام پاک و خاوێنی ڕەوشت بەرزی بەرامبەر بە گەشتیاران واتە هەموو ئاسانکاریەکی کردووە بۆ ئەوەی گەشتیاران بە ئاسانی سەردانی شوێنەوارەکانی کوردستان بکەن. أرجع وأحب أحكي ويا واحد باللخ من الجروب حتى بعد أريد أخذ وجهة نظرات تەواو دەگەڕێمەوە حەز دەکەم لەگەڵ ئەندامێکی دیکەی گروپەکە قسە بکەم بۆ ئەوەی دید و تێڕوانینی زیاتریان وەربگرم چونکە ئەو شوێنە زۆر گرنگە و شوێنی نیشتەجێبوونی مرۆڤی نیاندەرتاڵ بووە. دەمەوێت باسی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گرنگیدان بە ناوچە شوێنەوارەکان بکەیت کە چۆن پارێزگاری لەو ناوچانە کردووە. أحب تحكي لي عن تجربة حكومة إقليم كردستان شلون يحافظ على أماكن الأثرية وشلون تشوف هذا الشيء؟ طبعا شكرا لكم على هذه الدعوة. أنا فرحان سليمان باحث وأشتغل أيضا بمجال المنظمات الدولية. اليوم احنا في أقدم سپاسیەوە دەکەم بۆ میوانداریە ناوم فەرحان سلێمانە توێژەرم و لە بواری ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش کار دەکەم. ئێمە ئەمڕۆ لە کۆنترین شوێنی مێژووین لە جیهان بە نزیکەی ئەویش ئەشکەوتی شانەدەرە. ئەشکەوتی شانەدەر مێژوەکەی بۆ نزیکەی 800,000 ساڵ لەمەوە پێش دەگەڕێتەوە. لە ساڵی 1961 دۆزینەوەکان لەسەر دەستی لە کۆڵوەرێکی ئەمریکی لەو ئەشکەوتەدا کراون. ئەمڕۆ ئەو بایەخی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناوچە شوێنەوارەکان و مێژوویەکان دەبینین زۆر گرنگە بە پێچەوانەی ئەوەی لە ناوچەکانی دیکە تێبینی دەکەین. بۆ نمونە لە شاری مووسڵ کە ڕوبەڕووی هێرشێکی دڕندانە و دوژمنکاریەکی گەورە بووەوە لەو هێرشەدا شوێنە مێژوویەکان کرانە ئامانج. زۆر ناوچە شوێنەواریمان هەیە لەوانە نەمرود شوورەی نەینەوە و زۆر ناوچەی دیکەی شوێنەواری کە مێژوویەکی کۆنیان هەیە. بەداخەوە ئەو شوێنانە وێرانکران تەنانەت دوای پرۆسی ئازادکردنیش هیچ هەوڵێکمان بۆ نۆژەنکردنەوەی ئەو ناوچە شوێنەواریانە بەدی نەکرد. ئەمڕۆ ئێمە دەبینین ئاسانکاری زۆر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ سەردانیکردنی گەشتیاران بۆ ناوچانە هەیە. گرنگی زۆر بە پاک و خاوێنی پاراستنی و شوێنانە دەدات. هەروەک دەگوترێت ئەو مرۆڤەی ڕابردووی نەبێت ئێستاشی نییە. ئەو ڕابردووە بنەمای شارستانیەتی ئێستاە. بۆیە لە ڕێگای ئێوە و ئەو گەشتەوە گەڕان و لێکۆڵینەوەیە کە من بەر لەوەی ناوم بێنم گەشتیاری ناوی دەنێم گەشتێکی لێکۆڵینەوەی. گرنگە ئێمە وەک گەنج چالاکوان و ڕاگەیانکار ڕۆشنایی بخینە سەر ئەو شوێنان مێژوویانە. زۆر گرنگە گەشتی زانستی و گەشتیاریش بۆ ئەو شوێنانە ئەنجام بدرێت بۆی ڕۆڵەکانی ئێستا و داهاتوومان ئاشنایەتی لەگەڵ ئەو شوێنانە پەیدا بکەن و لەبارەی مێژوو شارستانیەتەکانەوە بزانن. أبنائنا والجيل القادم إن شاء الله على هذه الأماكن ويعرفوا تاريخهم وحضارتهم. تمام. فلهذا السبب احنا كقناة كردستان 24 حبينا انه ئێمە لە کەناڵی کوردستان 24 پێمان باشە گروپەکانی ئێوە و گروپەکانی دیکەش بۆ ئێرە بهێنین. حەز دەکەین پێشکەوتنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا ببینن. ئەو خاتونە لە ڕێگەی چەندین جار ئاماژەی بەبوونی سەتڵی خۆڵ و خاشاک و پاک و خاوێنی ئەو ناوچانە کرد. مرة نبهت أو حطت حەز دەکەم باسی پاک و خاوێنی ئەو ناوچانم بۆ بکەیت کە لە ڕێگادا دەتبینی. جينا همنا شفتوا فليكسات اللي موجود فأحب أنت تحكي. بالضبط. احنا طبعا شفنا يعني المكان في اقليم كردستان وإقليم كردستان هو من الوجهات يعني العالمية والكثير من السياح. شوێنەکانمان بینی هەرێمی کوردستان یەکێکە لە ناوچە سەرنجڕاکێشەکانی جیهان و خەڵکێک لە شارەکانی دیکەوە تەنانەت لە دەرەوەی عراقیش سەردانی ئەو شوێنانەی هەرێمی کوردستان دەکەن. پاک و خاوێنێکی زۆر دەبینین جگە لە گرنگیدان بە بوارەکانی ژینگەی. لێرە گرنگی بە مافی ئافرەت منداڵان و بوارەکانی دیکە دەدرێت کە بەداخەوە لە شارەکانی دیکە نایبینین. ئەمەش ئاماژەیە بۆ سیاسەتی حەکیمانی سەرکردایەتی سیاسی کوردستان کە هۆکاری ئەو گرنگی پیدان و پاک و خاوێنیە. بۆیە لە ڕێگەی کەناڵی کوردستان 24ەوە ئەو کەناڵە جوان و پێشەنگە داوا لە حکوومەتی عراق دەکەم سوود لە زمانی هەرێمی کوردستان لە گرنگیدان بە شوێنە گەشتیاریەکان پاک و خاوێنی ببینێت. تەنانەت ئەزمون لە سەروەربوونی یاسا لە کوردستان وەربگرێت چونکە لە بەشێکی زۆر لە ناوچە و شارەکانی دیکەی عراق یاسا و سیستەم نییە. بەداخەوە دەوڵەت هیچ سەروەریەکی لەو ناوچانە نییە. لێرە سیستەم هەیە یاسا هەیە. هناك الكثير من المناطق غائب فيها القانون، غائب فيها النظام، لا وجود لسيادة الدولة للأسف. هنا طبق النظام وطبق القانون، لذلك جئنا اليوم إلى هذا المكان
ونحن يعني شباب من مدينة الموصل يعني في رحلة استكشافية ورحلة يا أهلا سياحية. وسهلا بكم. حسب شغلك أحب أسأل عنك، لأنه أنت في مجال منظمات دولية. ئەو بەرەو پێشچوونەی لە هەرێمی کوردستان هەیە تا چەند کاریگەری لەسەر دید و بۆچوونی ڕێکخراوەکان و کەسانە هەیە کە لە دەروی وڵات سەردانی ئێرە دەکەن. الناس اللي يجون مثلا من غير أماكن منظمات المجتمع المدني من غير دول من يجون من يشوفون هيك حضارة مهتمين به ومستمر، يعني مو مرة واحدة يهتمون به وخلاص بعد، بس مستمر دائما تطور يسوون بهاي المكان ونظافتها. هاي شلون راح يصير انطباع على غير دول؟ طبعا تأثير کاریگەری ئەرێنی گەورەی دەبێت بۆ من کە لە پارێزگایەکی دیکەوە هاتووم، تەنانەت ئەگەر لە وڵاتێکی دیکەوە شەوە بێم سەردانی هەرێمی کوردستان بکەم و ئەو جوانی و کرانەوەیە ببینم کە ئێمە لێی بێبەشین، بێگومان کاریگەری لەسەر بۆچوون و تێڕوانینی من دەبێت. تەنانەت وامان لێ دەکەن گرنگی بە ناوچە کولتوریەکەمان بدەین و بە خۆمان دابچینەوە بۆ مەودایەکی زۆر پێش ئێستا بگەڕێنەوە، لە خۆمان بپرسین بۆچی ئەوانە پێشکەوتون، بۆچی ئێمە نەمانتوانیەوە پێش بکەوین. بەلایانی کەم با ئێمەش هەنگاوێک چوو باینە پێشەوە لە کاتێکدا ئەوان زۆر هەنگاو چوونەتە پێشەوە. وێڕای ئەوەی کە گەمارە و فشاری زۆر لەسەر هەرێمی کوردستان هەبوو سەرڕای ئەو بەشە بودجەکەمە و گەورە قەبارەی ئەو فشارانی لەسەر هەرێمی کوردستان هەن، لەگەڵ ئەوەشدا ماشەڵڵا ئەو پێشکەوتن و شارستانیەتە و پاک و خاوێنە دەبینین لە هەموو بوارەکاندا، تەنانەت پێشکەوتن لە بوارەکانی مافی ئافرەتان و منداڵان. حتى في مجالات حقوق المرأة ولا حقوق الطفل إن شاء الله بغير أماكن همنا راح نحكي على هاي الموضوع ويا البنات راح أحكي وما أحب أوقفكم بعد. دواتر لەبارەی مافی ئافرەتان قسە لەگەڵ کچەکان دەکەم و باس لەو بابەتە دەکەین. هاتوین بۆ ئەوەی هەم گەشت بکەین و هەمیش بەیەکەوە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان لە تەواوی بوارەکاندا ببینین. گەشتەکەمان لێرە تەواو دەبێت و دواتر لە شوێنێکی دیکە دەست پێ دەکەینەوە، لەگەڵمان بەردەوام بن. بعدين راح نبدي بغير مكان وتكونون مستمرين ويانا وإن شاء الله تستمتعون. شكرا إليك. شكرا. سپاس بۆ تۆ، سپاس بۆ کەناڵی کوردستان 24. تاوانی کە گروپەکەمان بەرەو سەرەوە دەچن و بەرەو ئەشکەوتی شانەدەر دەچنە سەرەوە، من حەزم کرد لەگەڵ یەکێک لە ئەندامانی گروپەکەی ئەمڕۆمان کە خەڵکی شاری مووسڵن کەمێک گفتوگۆ بکەم و ڕووەکەمان بەڕێزە ئەریت من هذا باب أفتح الموضوع وياك. دەمەوێت لەو دەواازەیەوە بابەتەکە بکەمەوە. ئایا پێویستە وڵاتێک دەوڵەتێکی دامەزراوەی خزمەتگوزاری بێت تاوەکو بتوانێت پارێزگاری لە هەموو سەروەت و سامانی شارستانێتەکەی، ژینگەکەی و پێشکەوتنەکەی و هەموو شتێکی لە هەموو ڕوویەکەوە بکات، یانیش ئەو ژینگەیە و ئەو وڵاتە کە بڕیار دەدات ئەو وڵاتە ناچار بکات بۆ ئەوەی پارێزگاری بکات. بۆ نمونە ئەو جوانیی لێرە هەیە، تۆ چۆن ئەمە دەبینیت؟ يخلي إنه واحد يصير مجبور إنه يحافظ عليه، مثلا هيك البيئة الحلوة موجودة. شلون تشوفها هاي؟ بداية أشكر قناة كردستان 24 على الدعوة، وشكرا لقيادة كردستان على سەرەتا سوپاسی کەناڵی کوردستان 24 دەکەم بۆ میوانداریە، هەروەها سوپاسی سەرکردایەتی کوردستان دەکەم بۆ دەست پێشخەریانە کە لە بەرژەوەندی گشتیدا دەیکات. ئەمڕۆ ئەمە بۆتە پەیامێکی ئەرێنی بۆ هەموو ئەو کەسانی چاودێرن لەسەر هەرێمی کوردستان. ئەوەی ڕاستی بێت ئەو شوێنە هەروەک تۆ ئاماژەت پێدا زۆرترین پاک و خاوێنی پێوە دیارە. ئەمڕۆ سیاسەتی حەکیمانی سەرکردایەتی هەرێمی کوردستان وای کردووە هەرێمی کوردستان ببێتە وڵاتێکی دامەزراوەی. ئێمە وەک گەشتیار کە سەردانی ئێرەمان کردووە لەو کاتەوەی هاتینە ناو کوردستان تێبینی ئەوە دەکەین کە گرنگی پێدانێکی زۆر باوەدانکردنەوە ژینگە شوێنەوار و گەشتیاری دەدرێت. ئەمڕۆ دەبینین هەموو بوارەکان وەک زنجیرەیەک بێکەوە بەستراون و هەمویان بوونەتە تەواوکاری یەکتر. ئەمە شوێنەیەکی ئەرێنی هەرێمی کوردستان بۆ خەڵکانی دیکە دەگوازێتەوە کە سەردانی کوردستان دەکەن. ئەوەی تێبینیمان کرد ئەوە بوو کە ئەو ناوچە شوێنەواریە مێژوەکەی بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە. کەلوپەلی کۆکردنەوەی زبڵ و خاشاک هێمای هۆشارکردنەوەیان لێدانراوە کە گەشتیاران هۆشار دەکاتەوە لەوەی کە ڕاوکردنی ئاژەڵان و بڕینی دار و درەختەکان قەدەغەیە. ئەمەش ئاماژەیەکە کە پارێزگاری لە شوێنەکە و ژینگەکەی بکرێت. لە هەر شوێنێک بین پێویستە سیستەم هەبێت، هەر شوێنێک
سیستەمی نەبێت دەبێتە جەنگەڵ بۆیە ئێمە سوپاسی سەرکردایەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ سیستەمەی کە لە پێناو ئاودانکردنەوە و پێشکەوتن پەیڕەوی دەکات. اليوم لو ما كان اكو نظام كان صارت غابه كل من يمثل نفسه فاليوم احنا نشكر قياده كردستان حقيقه على النظام اللي يمشون به ويسيرون في عجله يعني التقدم والإعمار. من خلال هذا زيارتكم انتم تشوفون بعين لە سەرەتای گەشتەکەمان تاوەکو ئێستا لە ڕێگەدا چەندین جار قسەتان لەسەر بوونی سیستەم و یاسا لە هەرێمی کوردستان کردووە. تو ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە؟ طريق من اجينا هاي ترجعها لشنو هذا النظام اللي موجود وهاي القانون اللي موجود اليوم هذا القانون والنظام اللي متمثل بقياده كردستان الحكيمه ان دل هذا الشيء دل على انه ئەمڕۆ ئەو یاسا و سیستەمەی لەلایەن سەرکردایەتی هەرێمی کوردستانەوە پیادە دەکرێت ئاماژەیەکە بۆەوەی کە سەرکردایەتێکی ڕاست و ڕەوان لەسەر بنەمایەکی سەسپا و جێگیر دەوێت کە کوردستان لە هەموو بوارێکەوە بەرەو پێش ببات لە بوارەکانی وەرزش گەشت و گوزار و ئاوەدانکردنەوە. ئەمە دڵسۆزی سەرکردایەتی سیاسی کوردستان نیشان دەدات. لە ڕاستیدا پیرۆزباییتان لێ دەکەین کە ئەو سەرکردە دڵسۆزەتان هەیە کە کار بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان دەکات و بۆ تا جێگەی تێڕامانی هەموو جیهان. کاتێک گەشتیارێک سەردانی شوێنێک دەکات سەرەتا دەیەوێت بزانێت کارەکان بە سیستەم بەڕێوە دەچن. هەروەها چەندە یاسا سەروەرە بۆ نمونە کە هاتینە ئەو شوێنە مێژوویە بینیمان هێماکانی هۆشیارکەرەوە هەن مانایوەیە لێرە پەیڕەوی سیستەمێک دەکرێت. کاتێکیش کە هاتینە ناو شاری هەولێر لەوێش چەندین ڕێنمای هۆشیارکەرەوە هاتوچۆمان بینی. ئەمەش هەرمانای وایە کە یاسا و سیستەم هەن. لە ڕاستیدا لێرە حکوومەت با گوێرەی سیستەم گرنگی بە هەموو جونگەکانی دەوڵەت دەدات کە هاوڵاتیان لەسەری دەڕۆن و ژیانی هاوڵاتیانی ڕێخستووە بەبێ دەسوەردانی هیچ کەسێک و ژیان بەم شێوەیە بەردەوامە. تدخل أحد مجرد أنه كل إنسان يكون رسالة أنه يمشي على النظام والقانون الحياة تستمر بهذه الطريقة فأهنهم وأيضا كلمة أخيرة أوجهها هەروەها دەمەوێت دوا گوتم ئاراستەی ئێوە بکەم سوپاسی تۆ ئەوانەی پشت کامێرە و دەرهێنەران و کەناڵی کوردستان 24 دەکەم. قناة كردستان 24 بس أنا ما راح أعوفك هيك بسهولة أنت تريد تختمها. بما حضرتك إعلامي نعم تۆ ڕاگەاندنکاری پێم خۆشە هەڵوێستەی زیاتر لەسەر بەرەو پێشچوونەکانی هەرێمی کوردستان بکەیت. دیدگای میدیاکار جیاوازە لە کەسانی دیکە. چۆن دەتوانرێت ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان هەیە بۆ شارەکانی دیکەی عراق بگوازرێتەوە؟ المدن اللي بالعراق موجود إقليم كردستان شلون غير مدن يقدر ياخذ من تجربة الإقليم كإعلامي شو تقدر تسوي لهذا المجال؟ بهذا المجال أول دور الإعلام اليوم لما تكون أكو مبادرات إيجابية تمثل الدولة کاتێک کە دەستپێشخەری ئەرێنی هەبێت وەک ئەوەی سەرکردایەتی هەرێمی کوردستان هەیەی هەروەها دەرگاکان بەڕووی گەشتیاراندا مانای وایە دەتوانرێت ئەو ئەزمونە بگوازرێتەوە. بۆ نمونە ئەمڕۆ ئێمە نوێنەرایەتی شاری مووسڵ لە پارێزگەینەوە دەکەین. کاتێک ئەمڕۆ ئەزمونەمان بینی ڕاستەخۆ بە شێوێکی ئۆتۆماتیکی وێنەیەکی ئەرێنی ئەو ئەزمونە بۆ شارەکەمان دەگوازینەوە لە هەموو بوارەکانی ئاوەدانکردنەوە و شوێنە کللتوریەکان و کات بەسەربردن. دواتریش ئێمە داوا لە دەسەڵاتی ناوەندی پارێزگەینەوە دەکەین پەیڕەوی ئەزمموی کوردستان بکەن و گرنگی بە ناوچە شوێنەواری و گەشتیارەکان بدەن بۆ ئەوەی سەرنجی گەشتیاران ڕابکێشێت. کاتێک وێنەیەکی ئەرێنی هەرێمی کوردستان دەبینیت ئەمە دەبێتە هۆی زیادکردنی ژمارەی ئەو گەشتیارانەی ڕوو لە کوردستان دەکەن بەوەی کە ئاسایش و سەقامگیری و یاسا لە هەرێمی کوردستان بەرقرارن. ئەوەش مانای وایە کە سەرکردایەتێکی لێهاتوو بەڕێوەی دەبات. والأمان والقانون اللي لا يعلى عليه وهذا دل على قيادة حكيمة لإقليم كردستان. راح يصير عندنا بعد حوار بس هسه راح أخليك براحتك ما دام پرسیاری دیکەمان هەن بەڵام ئێستا بڕۆ لەگەڵ گروپەکەت وێنەی یادگاری بگرە. هیوادارم کاتێکی خۆش بەسەر ببەیت. دواتر لەگەڵتان بەردەوام دەبم. تستمتع وإن شاء الله يكون سپاس بۆ تۆ سپاس بۆ کەناڵی کوردستان 24 بەدڵنیاییەوە چاوەڕێمان بن و لە گەشتەکەمان بەردەوام دەبین و گفتوگۆی زیاتر دەکەین و لە ڕێگەوە وێنەیەکی ئەرێنی هەرێمی کوردستان دەخەینەڕۆ. جوان بوو ئەو پێشکەشکردنە جوان بوو.
بێگومان ئەو ئاوادانی کە لە هەرێمی کوردستان هەیە تەنیا قەتیس نەکراوەتەوە لە دروستکردنی ڕێگا و بان و هەروەها ئەو شارستانیەتی کە دەیبینین ڕۆژانەوە هەروەها جگە لەوەش ئەو بنیاتنانی بیناکان و جگە لەوانە کۆمەڵی یاسا و ڕێسا کە هەمووانی کە دێنە هەرێمی کوردستان هەستی پێەکەن تەنیا لەمانەیە قەتیس ناکرێتەوە وەک گوتم لا وەرزشەوانی لا بوارەکانی دیکە و هوەری ئەمانەش هەمووی جێپەنجەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم پێشکەوتن لەم ئەزمونەدا زۆر بە جوانی دیاری کراوە و دیارە بۆیە من لێرە یەکێک لە میوانەکانم وەرزشەوانە و ئەو وەرزشی کە ئەم دەیکات ئەم یاریزانە وەرزشی پەڕەشوتە یاخود یاریزانی پەڕەشوتە کە حەز دەکەم لەگەڵ خۆی قسە بکەم سروشتی کوردستان بۆ ئەم زۆر گونجاوە بۆ وەرزشەکەی ئەم زۆر گونجاوە یانەن وەسەهلەن بیت بالكردي حكيت بأنه إقليم كردستان هاي تطور بالإقليم كردستان موجود ما مقيد بس ئەو پێشکەوتنی لە هەرێمی کوردستان هەیە تەواوی بوارە جیاوازەکانی لە خۆ گرتووە لە بواری وەرزشیش هەلی زۆر بۆ وەرزشەوانان ڕەخساوە بۆ ئەوەی پەرە بە توانەکانیان بدەن جەنابیشت دیاری پەرەگلایدەر فڕۆکەی چارۆگەدار دەکەیت يحبون الرياضة وأنواع الرياضات اللي يمارسونها وحضرتك خلينا نقول تمارس تيار شراعي أحب على الرياضة مالتك بإقليم كردستان تحكي يمكن أنت للكرنفالات وفستيفالات تجي لهنا وراح تشوف هاي الفرق ويا اللي بالموصل موجود أنت احكي لي احنا صراحة بالموصل مقيدين ئەوەی ڕاستی بێت ئێمە لە مووسڵ زۆر کۆت و بەندمان هەیە چونکە هەندێک ڕێکاری ئەمنی هەن کە پێویستمان بە ڕەزامەندی زیاتر هەیە بۆ ئەوەی ڕەزامەندی فڕۆکەوانی بەدەست بهێنین لێرە حکوومەتی هەرێم ئاسانکاری زۆر بۆ ئەو یارە پێشکەش دەکات و پێشتریش بەر لە 2 هەفتە پاڵەوانەتی عێراق لە هەرێمی کوردستان بەڕێوە چووە لە چیای زاوا لە دەهۆک ڕۆژی هەینیش لە چیای کۆڕک فیستیڤالێکی فڕۆکەوانی چارۆگەدار هەبوو پشتیوانێکی زۆر هەیە بەڵام ئێمە هیوادارین ئەو یاریە فراوانتر بکرێت و ببێتە بەشێک لە گەشت و گوزار چونکە لێرە ئەو سروشتە جوان و دڕفێنە و ئەو چیایانە هەن کە دەکرێت لە چالاکیەکاندا 40 تا 50 وڵات لە هەرێمی کوردستان بەشداری بکەن ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوەیە کە پێشکەوتنی زیاتر بەو ئاراستەیە هەبێت تەواو واتە سروشتی هەرێمی کوردستان ئەو کۆتوبەندە ناهێڵێت إقليم كردستان يشيل هذا بالضبط استقطاب سياحي رياضي بەدڵنیاییەوە دەکرێت ئەو چیانە ببنە شوێنێکی تایبەتی یاری پەرەگلایدەر منطقة لممارسة رياضة التيار الشراعي كلش زين أنت غير زۆر باشە تۆ جگەلەوەی وەرزشەوانی چالاکوانی مەدەنیشیت عن تعايش السلمي شوي نحكي عن حەز دەکەم تۆزێک گفتوگۆ لەبارەی پێکەوە ژیانی ئاشتیانەش بکەیت لأنه موصل همنا يسمى مووسڵیش بە عێراقێکی بچووکراوە دەناسرێت سەرجەم ئاین و نەتەوەکان لەو شارە هەن لە سەردەمی داعش زۆر فشارتان هاتە سەر بەڵام هەرێمی کوردستان هەروەک پەناگەیەکی ئارام مایەوە كردستان صار ملاذ آمن لا يخفى عن العالم وقفة ناتوانێت هەڵوێستی هەرێمی کوردستان لە کاتی دەردەسەریەکانی عێراق بەگشتی لە جیهان بشاردرێتەوە ئەو باوەشی بۆ هەموو ڕەنگەکانی پێکاتە ئاینی و نەتەوەیەکان کردەوە هەرێمی کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیەکان جیاوازی لە نێوان سوننە و شیعە و مسلمان و کریستیان و ئێزیدەکان ناکات شاری مووسڵیش جاران وابوو کاتێک هەموو پێکاتە ئاینەکانی کۆ کردبەوە بەڵام دوای هاتنی داعش درس کەوتە نێوانیان پەنا بەخوا ئێمە وەک تیمە خۆبەخشەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار بۆ گەڕانەوەی متمانەی نێوان پێکاتەکان و یەکگرتنەوەی کۆمەڵگە دەکەین بين الأديان كلش زين يعني برأيك مجتمعات مدني يقدر يرجع لهاي الثقة لأنه زۆر باشە واتە بەڕای تۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەتوانن ئەو متمانەیە بگەڕێنەوە أو فكرة من فد مكان يبقى جذورها موجود بمرور السنين بەدڵنیاییەوە لەگەڵ تێپەڕبوونی ساڵەکان ساختەکارەکانی داعش و فکرە چەپەڵەکانیان کە تایبەتن بە گروپێکی دیاریکرا و هەمووان لەوە تێگەیشتون سوپاس بۆ خوددا ڕۆژ بە ڕۆژ یەکگرتنەوەیەکی زیاتر لە مووسڵ دێتە ئاراوە پەنا بەخوا هیوادارین مووسڵ بەخێر ببینین ئینشاءڵڵا ئینشاڵڵا ئێوەش تێیدا سەلامەت دەبن و بە ئاشتیانە دەژین بێگومان جێی خۆیەتی کە ئەوەی گەشتیارە لەگەڵ ئێمە و میوانە لەگەڵ ئێمە کوێ جوانە لە کوردستان و ئەزمموی ئاوەدانی و پێشکەوتنی پێوە دیارە ئەوە بیانهێنین بۆ ئێرە ڕێزانە ئێمە لە ناوچەی ڕێزانین کەش و هەوایەکی دڵڕفێن و جوان بۆ یاچمە لای میوانەکانم چەند کاژمێرێک ئێمە بەیەکەوەین هەر باسی کوردستانم بۆکەن ئەمەوێت خۆیان لە زاری خۆیانەوە بۆتان باز بکەن
اجي يم حضرتك قبل كل شيء خلي نتعرف دێمە لای جەنابەت دەمەوێت بەر لە هەموو شتێک خۆت بناسەنی دواتر پرسیار لەبارەی ئەو ژینگەیەت لێ دەکەم کە لێرە بینیوتە تۆ باسی ئەو ژینگە پارێزراوت بۆ کردم ئێرە ئاژەڵی کێوی لێیە بەبێ ئەوەی هیچ کەسێک ڕاویان بکات و ئەزیەتیان بدات حکوومەت یاریمی کوردستان ئەو هۆشیاریە بە خەڵک داوە و خۆشی چاودێری ئەو بابەتە دەکات تۆ تێڕوانینت بۆم بابەتە چییە؟ الناس وده يراعي هذا الشيء أنت وجهة نظرك شنو على هذا الموضوع؟ أنا بالبداية ناوم شەهدا چالاکوانی مەدەنیم لە پارێزگاینەوە ئەوەی گوێم لێ بوو ئەوە بوو کە ئاژەڵە کێویەکان بازستانان لە چیا دێنە خوارەوە و دێنە ناو ماڵان و لە ناو خانوەکانی ئەو ژینگە پارێزراوە دەژین سەبارەت بۆ بابەتە لە پارێزگاکانی دیکە بە پێچەوانەوە خەریکە ئاژەڵە کێویەکان لە ناو دەچن پێویست بوو بە دوواداچوون و چاودێریەکی زیاتر بۆ ئەو بابەتە هەبوایە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان زۆر چاودێری ئەو پرسە دەکات بە تایبەت کە هەڵمەتی هۆشیاریش لە ناو خەڵکی ئەو ژینگەیە لەو بارەیەوە ئەنجام دەدات تۆ چۆن دەڕوانیتە ئەو هۆشیارکردنەوەی لەکوێ هەستت کرد کە ئەو هۆشیارکردنەوەی هەیە موجودة بداخل إقليم كردستان بەڵێ لە ناو هەرێمی کوردستان هەیە بەڵام بە بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق لەوانەیە هەبێت بەڵام لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیکەیە بداخل هاي المحمية خاصة أنتم كناشطات مدنية دائما تحاولون تحافظون على ئێوەی چالاکوانی مەدەنی هەمیشە هەڵ بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سروش دەدەن بۆ چوونت لەسەر ژینگەی ئێرە چۆنە فاستمرارية الحياة جمالها بأنه موجودة وياها غير كائنات بەڵێ ڕاستە وایە بەڵگە بۆ ئەوەش کە ئاژەڵان دەتوانن لەگەڵ مرۆڤەکان بژین ئەوەیە کە پێشتر گوتم لە وەرزی زستانان ئاژەڵە کێویەکان لە چیاکان دێنە خوارەوە لە ناو ماڵان خۆراک دەخۆن و لەگەڵ مرۆڤەکانی ژینگەی پارێزرا و دەژین و دەگەڕێنەوە ڕاو ناکردرێن ئەمەش دیدگایەکی جوانە بە تایبەت کە لە هەندێک شوێنی دیکە ئەوە نابینرێت خەریکە ئاژەڵەکان لە ناو دەچن باشە تۆ ئەو پاراستنەی ژینگە لە هەرێمی کوردستان بۆ چی دەگەڕێنیتەوە توعية الناس كل ما كان الإنسان واعي بۆ هۆشیاری خەڵک دەگەڕێتەوە هەرچەندە مرۆڤ هۆشیارتر بێت زۆرتر ڕێز لە سروشت و ژینگە دەگرێت خەڵکی ئێرە زۆر هۆشیارن إنه التوعية موجودة وفعالة تمام كلش زين حبيت انه وجهه نظرك کاری ئێوە هۆشیارکردنەوەی خەڵکە بەرامبەر بە ژینگە و سروشت بۆیە تێڕوانینتان گرنگە حضرتك شغلك بهالطريقه انه دائما بالتوعيه لكل الاشياء مو بس عن الحياه الانسانيه اكيد احنا حتى نحتاج توعيه بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە تەنانەت لەبارەی ئاویشەوە پێویستمان بە هۆشیاری هەیە بەوەی کە ئاو ژیانە ئێمە تەنیا پارێزگاری لە ئاژەڵە کێویەکان ناکەین لە ڕاستیدا ئەمە پێویستی زۆرمان بە هۆشیاریە لەبارەی ئاوە لە کاتێکدا کە ئێستا خەریکە ئەو بەشە ئاوە لە دەست دەدەین کە هەمانە کە بە گوێرەی ئامارە بەردەستەکان دوای 5 ساڵی دیکە ڕوبەڕووی کێشەی کەم ئاویش دەبینەوە باشە تۆ هەست دەکەیت کە هەرێمی کوردستان لەبارەی ئەو بابەتانە جیاوازە؟ واتە هەست بۆ جیاوازیە دەکەن کە لە هەرێمی کوردستان هەیە چۆن دەتوانێت ئەو جیاوازیە یاخود ئەو ئەزمونە بگوازرێتەوە بۆ شوێنەکانی دیکە؟ ڕۆڵی ئێمە لێرەدا لەوە ڕۆڵی کارا و بەهێزتریش لای حکوومەتە پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی کارای لەو بارەوە هەیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە زۆر سپاس گفتوگۆ لەگەڵ ئەوانی دیکە لە گروپەکەم دەکەم حەزم کرد بە جیاجیا لەگەڵیان دابنیشم هەندێکیان خەریکی وێنەگرتنن و بە ناو شوێنەکە گەشتەکەن و لەگەڵ دوان لە چالاکوانە مەدەنیەکان کە چالاکوانی کۆمەڵگەی مەدەنین ئەمە زیاتر سەرنجە خەنەزەر هەندێک شت هەیە کە ڕەنگە لە چاو کەسێکی تردا بەو شێوەی نەبینرێت بۆیە لەگەڵ یەکێک لەم بەڕێزانە کە لەگەڵمان ئێستا قساکەم سەبارەت بەوەی کە کارەکەی ئەو جگەلەوەی کە چالاکوانێکی مەدەنیە کارەکەی ئەوەیە کە دێکۆمنتی ئەو شوێنانە دەکات کە شوێنی کولتورین و شوێنێکن کە شوێنی گەشتیارین جگە لەوانە ئەو شوێنانی کە ئێستا لە مووسڵ وێران کراون وێ دەچمە لای خۆی سڵاوت لێبێت ئێوە لە بوارەکانی مەدەنی کار دەکەن جگەلەوە شوێنەوارەکان و ناوچە گەشتیاریەکان لە مووسڵ بە دۆکۆمنت دەکەن بۆم باز بکە لە هەرێمی کوردستان چیت بینی ئەگەر کامێرەکەت لەگەڵ بێت چیت بە دۆکۆمنت دەکرد قبل وهسه فاحكي لي بالكردستان شنو شفت شنو اذا انت كاميرتك موجود شنو كان توثق
سەرەتا سوپاس بۆ ئێوە بۆ ئەو میوانداریە نایەبە لە ڕاستیدا گەشتەکەی ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئێوە زۆر چێژبەخش بوو. من ناوم ئەحمەد بەلەیە، فۆتۆگرافەر و چالەگوانم لە بواری مافەکانی مرۆڤ بەڕێوەبەری پەیوەندیەکانی ڕاگەیانی تیمێکی خۆبەخشم. هەڵبەتە لە سەرەتای ڕزگارکردنی شاری مووسڵ تا ئەم ساتە کار بە دۆکومنتکردنی شاری مووسڵ دەکەم. لە ڕووی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبان هەموو جۆرە چالاکیەک ڕووماڵ دەکەم. فستیڤالەکان لە شاری مووسڵ وێنەکان گەڕانەوەی ژیان لەو ناوچە تۆمار دەکەم کە پێشتر ژیانی لێ نەمابوو کە چۆن خەڵکەکەی دەگەڕێتەوە و دەست بە ژیان دەکەنەوە. لە هەموو شتێک ئەو نەهامەتیانە تۆمار دەکەیت کە هەبوون. ئێستا چۆن شتەکان دەبینی، چۆن گۆڕاون؟ باشە، من دەمەوێت دید و بۆچوونت لەبارەی هەرێمی کوردستان بزانم. باواز لە دوور و نزیکی کات و شوێنەکان بهێنین. بەڵام چۆن مووسڵ وێران کراوە، کوردستانیش زۆر نەهامەتی و وێرانکاری بینیوە. بە تایبەت لە سەردەمی ڕژێمی بەعس وێران کرا، بەڵام دووبارە بنیات نرایەوە. دەمەوێت دیدی تۆ بۆ ئێستای هەرێمی کوردستان بزانم. بالتأكيد أنه أنا اليوم كزيارتي لإقليم كردستان وخصوصا المصير بەدڵنیایەوە ئەمڕۆ کە سەردانی هەرێمی کوردستانم کرد بە تایبەت ئەشکەوتی شانەدەر ئەوەی ڕاستی بێت ئەمە یەکەم جارمە سەردانی ئێرە دەکەم و ئەشکەوتی شانەدەر ببینم. ئەوەی لەبارەی مێژۆکەیەوە دەزانم یەکەم مرۆڤی سەر زەمین لەوێ ژیاوە. بۆ یەکەم جاریش بزانم ئەو ئەشکەوتە لێرەیە. هەڵبەتە ئەگەر کامێرەکەم بهێنابایە بەدڵنیاییەوە کارم لەسەر دەکرد و بە دۆکۆمنتم دەکرد. ئەوەم نیشان دەدا کە ژیان چۆن بووە لێرە. وێنی ئەو سروشتە دڕەفێنەم دەکرد کە دەوری ئەو ناوچەی داوە، وەکو دار و بەرد و چۆنیەتی پارێزگاریکردن لیان. چۆن ئێوە گرنگی بە پرسی پاراستنی شوێنەوارەکان دەدەن؟ بە دڵنیاییەوە ئەو شوێنانە ژمارەی گەشتیارەکانتان زیاد دەکەن، نەک تەنیا لە ناو عێراق، بەڵکو لە شوێنەکانی دیکەی جیهانیش. چونکە خەڵکانێک هەن دەیانەوێت سەردانی ئەو وڵاتە بکەن کە گرنگی بە شوێنەوارەکان دەدەن. كردستان كمحافظتين وكالعراق كامل بس من واحد يسأل على العراق يقول لك أنت بلد الآثار. تۆ وەک فۆتۆگرافەرێکی دۆکۆمنتەری تۆ پێشبێنی ئەوە دەکرد کە لە هەرێمی کوردستان شوێنی لەو جۆرە هەبێت و بەو شێوەیە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێدا بێت؟ ئەو زانیارە و داتانەی کە بینیم کە ئەگەر کامێرەکەم لەگەڵ باە بە دڵنیاییەوە بە دۆکمنتیم دەکرد و کارم لەسەر ستۆریەک چیرۆکێک دەکرد. چونکە کاری من ئامادەکردنی فۆتۆ و ستۆریە، لەسەر ئەو شوێنەم دەنووسی وێنەی هەموو شوێنەکەم دەگرت. بەڵام پەنا بە خوددا ئەمڕۆ کە وەکو گەشتیار هاتووم جاری داهاتوو بە تەنیا بۆ ئەم بەبەستە دێم و ئەو شوێنە لە سەرەتاوە تا کۆتایەکەی بە دۆکمنت دەکەم و دەیکەم بە ڤیددیۆیەکی بەڵگەنامەیی. تۆ ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە کە بەم شێوەیە گرنگی بە شوێنەوارەکان و نوێژەنکردنەوەیان دەدرێت؟ بەدڵنیایی و بۆ ئەو ڕۆڵە دەگەڕێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناویدا دەیگێڕێت. هەروەها ئەو فەرمانگانی گرنگی بە شوێنەوارەکان و گەشت و گوزار دەدەن، چونکە ئەو شوێنە هەرچەندە گرنگی پێ بدرێت ئەوەندە سرنجی گەشتیاران بۆ خۆی ڕادەکێشێت. من دەبینم کە بەردەوام نەک تەنیا گەشتیاران سەردانی ئەوێ دەکەن، بەڵکو قوتابیانی کۆلێژ و زانکۆکانی شوێنەوارناسی سەردانی ئەو شوێنە دەکەن بۆ ئەوەی لەگەڵ ئەو وانانە بەراورد بکەن کە دەیخێننەوە، بۆ ئەوەی نزیکی لە نێوان لایەنی تیوری نووسراو لە ناو کتێبەکان و لایەنیشی پراکتیکی لە مەیدانی ببینن، تاکو بتوانن بەراوردێک لە نێوان خوێندنگەکەی و شوێنەکەیان بکەن. بەداخەوە ئێمە پێشتر لە پارێزگای نێنەوە زانکۆکانمان گرنگیان بەو بارە نەدەدا کە قوتابیەکان سەردانی ناوچە شوێنەوارەکان بکەن، چونکە ئێمە گەورەترین کتێبخانەمان هەبوو. بەڵام بەداخەوە کاتێک داعش ژێرشی کرد هەموو بەڵگەکانیان سوستاند و لە ناویان برد. هەمووشمان دەزانین کە شاری مووسڵ خاوەن گەورەترین کتێبخانەی ناوەندی بوو لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست. بەڵام داعش کتێبە گرانبەهاکانی دزی و بە تەواوەتی سوستاندی. ئێستا کار لەسەر دووبارە نۆژەنکردنەوەی دەکرێت. هیوادارم حکوومەتی خۆجێی ئەو پارێزگایە سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرێت و گرنگی بەو شوێنە گەشتیاری و شوێنەوارەکان بدەن. بۆیە دەبێت پشت بە بواری گەشتیاری ببەستین، چونکە بەر لە هەموو شتێک گەشت و گوزار هەلی کار بۆ بێکاران دەرەخسێنێت و دەتوانن لە شوێنە گەشتیارەکان دەرفەتی کار بۆ خۆیان بدۆزنەوە. كلش زين. بهاي جيات وراحاتكم وحسب توثيقك وشغلك دي اللي تجي الاقليم بەو پێی تۆ زۆر جار سەردانی هەرێمی کوردستان دەکەی، بۆ چوونت لەسەر ئەو بەرەو پێشچوونانەی هەرێمی کوردستان چییە؟ وبالتطور اللي دا يصير، هل هاي التطور دا تشوفوها بالسرعة دا يصير لو ببطء يصير؟ ئەوەی ڕاستی بێت من ماوە بۆ گەشتیاری دێمە هەرێمی کوردستان هەر جارێک هاتبێتم گۆڕانکاریی نوێن بینیوە، وا تا بیر لەوە دەکەمەوە کە بەر لە ماوەیەک لە شوێنێک دانیشتو بووم، بەڵام ئێستا کە دەیبینمەوە بۆتە تاوەێکی گەورە کە لە چەندین نوهم پێک هاتووە. ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە کارکردن بۆ بنیادنانەوە جوڵەیەکی گەورەی بازرگانی هەیە. وەکو چۆن پێم گوتی
ئەو جوڵە ئابوووریە هەلی کار بۆ کرێکارەکان و بێکاران دەرەخسێنێت. وێڕای ئەوەی کە ئەو هەموو فشارە گەورانی لەسەر هەرێمی کوردستان هەبوون بە دڵنیاییەوە، بەڵام بەردەوام لە فراوانبووندایە و هەر جارێک دەبینین هەست بە فراوانبوونەکە دەکەین. باڵەخانە و شاری نوێی نیشتەجێبوون دەبینین. لە پارێزگای دیکە دێن لێرە خانوو دەکڕن. کەواتە بە باشی دەزانیت کە عێراق ئەزبوونی هەرێمی کوردستان پێڕاو بکات؟ یەکێکم لەوانەی کە حەز دەکەم پارێزگای نینەوە هاوشێوەی هەرێمی کوردستان بێت و کار بۆ ئاوەدانکردنەوە و نۆژەنکردنەوەی بکرێت. وەکو چۆن دەزانن شاری مووسڵ شارێکی گەورەیە و یەکێکە لە گەورەترین شارەکانی عێراق. هیوادارم ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی بینایی نیشتەجێبوون و مۆڵ و شوێنە گشتیاریەکان لە شارەکەشمان هەبن. ئێمە لە شاری مووسڵ گرنگترین شت کە هەمانە شەلالەکانی مووسڵە کە تا ئێستا هیچ کەسێک سەردانیشی نەکردووە. من رغم هنا إذا أكو فد مكان صغير بيها بس نفس السياحة بەدڵنیاییەوە بەرهێنانی تێدا دەکات. ئێمە بەندای و مووسڵمان هەیە. بەندای و مووسڵ وەکو دەزانیت لە کاتی خۆی خەڵکانێک بۆ گەشت و گوزار و کات بەسەربردن سەردانیان دەکرد. بەڵام ئێستا بەداخەوە هیچ کەسێک ناتوانێت سەردانی بکات. زۆر باشە، سوپاست دەکەم. ئێستا گفتوگۆمان لەگەڵ ئەو خانمە دەست پێ دەکەین. من قسەی زۆرم لەگەڵ تۆ هەیە. وەک چۆن گفتوگۆمان لەگەڵ ئەحمەد کرد، گوتمان گفتوگۆمان لەبارەی ناوچە شوێنەوارەکان کرد کە ئەو شوێنانە بە دیکۆمنت دەکات. قسەکانی من لەگەڵ تۆ تەواو جیاواز دەبن. پرسیار بە گوێرەی کار و پیشەکەت لە تۆ دەکەم، چونکە تۆ چالاکوانێکی مەدەنیت بە تایبەت لە بواری ئافرەتان. دەمەوێت بۆم باسی ئەزموونی ئافرەتانی کوردستان بکەیت. چۆن دەیبینیت لە هەرێمی کوردستان؟ چۆن دەڕوانیتە ڕۆڵی ئافرەتی کورد بە تایبەت ئێستا کە ئێوە لە دەست داعش ڕزگارتان بووە و دوای ئەو ڕووداوانەی لە مووسڵ ڕوویانداوە چۆن دەڕوانە هەرێمی کوردستان و دەتوانن چۆن سوود لە ئەزموونی کوردستان ببینن؟ فرق أو شنو لازم تاخذون تجربة من إقليم كردستان حتى تتطور. السلام عليكم وشرفني اليوم ساڵتان لێبێت خۆشحاڵم ئەمڕۆ کە ئێوە مناسی بەو ڕوخسارە گەشتانەوە بە تایبەت کەناڵی کوردستان 24 لێرە ڕۆڵی ئافرەتی کورد بەهێزتر و کاراتر دەکات. بە تایبەت ڕۆڵی ئافرەت لە پۆستەکانی پەرلەمانتاری و قایمەقامیەت و لە هەموو بوارێکدا. لێرە ڕۆڵی ئافرەت لە هەموو پارێزگاکانی دیکە بەهێزترە. ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەوانیش خاوەن دەسەڵاتن. ئافرەتەکانیان دەسەڵاتیان هەیە و پێویستە هەموو پارێزگاکانی دیکە بۆ ئاراستەی هان بدرێن. نەک تەنیا هەرێمی کوردستان پێویستە لە هەموو پارێزگاکان گرنگی بە ڕۆڵی ئافرەت بدرێت. بۆچی لە هەرێمی کوردستان ئافرەتی سەرکردە هەیە؟ پێویستە هەموو پارێزگاکانی دیکە چاو لە هەرێمی کوردستان بکەن و لە ئافرەتانی کوردستانەوە فێری ئەو بیرۆکەیە ببن و بەشداری لە پۆستە باڵاکاندا بکەن و دەبێت لە هەموو بوارێک ئافرەت ڕۆڵی هەبێت. تمام مجالك واسع لهذا الشيء. بواری تۆ بۆ ئەو مەبەستە فراوانە. ئێوە وەک ڕێکخراوەکان زۆر بەشداری لە کۆنگرە و کۆنفرانس و کۆڕبەندەکانی ئێرەدا دەکەن. ئێوە چۆن دەتوانن ئەو ئەزموونەی هەرێمی کوردستان لێرە بگوازنەوە بۆ مووسڵ کە لە سەردەمی داعش کۆتوبەندی زۆر خراە بەردەم ئافرەت بە تایبەت کە ئافرەت هیچ ڕۆڵێکی نەمابوو. چۆن دەتوانن بەسەر ئەو هزرەدا زاڵ بن و بیگۆڕن ئەگەر مابێت؟ شلون تغيرون هاي الفكرة والهاي الجذور اللي موجودة إذا باقي؟ نحن بالموصل ما كان عندنا دور المرأة للمجتمع. لە مووسڵ ئافرەت هیچ ڕۆڵێکی لە کۆمەلگادا نەبوو. دوای ئەوەی لە ڕێکخراوەکاندا کاری چالاکوانی و خۆبەخشیمان کرد، توانیمان وەرکشۆپەکان لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی دیکە بگوازینەوە بە تایبەت پارێزگاکانی هەولێر، دهۆک، سلێمانی و بەغدا. ئێمە لە میانەی وەرکشۆپەکانمان زۆر شت لە ئافرەتانی کورد و سەرکردەکانەوە فێر دەبین، بیرۆکەکانیان وەردەگرین و دەیگوازینەوە بۆ ئافرەتانی پارێزگاکانمان. ئەویش لە میانەی ڕاهێنانەکانەوە. ئەمە لە ڕێگای کاری خۆبەخشی خۆتانە. بەڵێ ئەمە لە ڕێگەی کاری خۆمانەوە و کاری لەسەر دەکەین و بەرامبەری خۆمان هان دەدەین. لە مووسڵ کچانی چالاک هەن. بەڵێ پێویستیان زۆر بە پاڵپشتی هەیە کە بۆ کارکردن هان بدرێن بۆ ئەوەی کە بەرەو قایمەقامیەت و پەرلەمانتاری هێدی هەنگاو بنێن تا ئەوکو بتوانن کە هاوکاری خۆیان بکەن. هیوای سەرکەوتن و خێر و خۆشی و سەلامەتیتان بۆ دەخوازم. ئینشاڵڵا مووسڵ دەگەڕێتەوە دۆخی جاران. ئینشاڵڵا عێراق هەمووی دەگەڕێتەوە بۆ خێر و سەلامەتی وەک پێشتر و باشتر خوددایە.
کاتی خۆراوابوونەوە و کاتی پرۆگرامەکەی منیش بەرەو ئاوابوو نەچێت بەڵام پەیمانتان پێ ئەدەم خۆری بەرنامەی ئەزمموی کوردستان لە شارێکی دیکەی هەرێمی کوردستان هەڵبێت و لە ئەڵلقەیەکی دیکە لەگەڵتان بم هەر وەک چۆن ئەمڕۆ ئەم ئەڵلقێتان لەگەڵ ئێمە بە کۆتایی هێنا چاوەڕوانم بن لە ئەڵلقەیەکی دیکە و هیوادارم پرۆگرامی ئەمڕۆ بەدڵی ئێوە بووبێت هەر وەک چۆن بەدڵی میوانەکانم بوو کە لە مووسڵەوە هاتبوون هەمیشە شاد و سەرکەوت و سەرفراز بن و کوردستان ئاوەدان بێت.